من ئەندازیار نازم ئەحمەد هەوڵ دەدەم لە چەند ڤیدیۆیەکە باس لە سوودوەرگرتن لە تیشتی خۆر بکەم بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا. پێگومان وەکو خۆتان دەزانن لەم دواییەدا خواستێکی زۆر لەسەر بەکارهێنانی تیشتی ڕۆژ یان بڵێن وزەی خۆر کراوە بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا، چ لە کوردستان بێت چ لە وڵاتانی تر بێ و لەسەر ئاستی جیهان ئەم خواستە زیادی کردو. ئەمەش چەنەها هۆکاری هەیە، ڕەنگە زەخترین هۆکاریان ئەوە بێ ئەم بەکارهێنانی تیشتی خۆریان وزەی خۆر بۆ بەرهێمنانی کارەبا وزەیەکی خاوێنە، هیچ کاریگەریەکی لەسەر ژینگە نابێت. و دووەم هۆکارشی ئەوەیە بەڕاستی ئەم وزەی کارەبایی کە بەدەستی دەهێنی تۆ لە وزەی خۆریان بڵێن لە تیشتی خۆر تێچۆکەی کەمترە، تەنها لە کاتی دانانی سیستمەکەیە تۆ وەکو دەڵێت تێچوویەکی دەبێت دواتر ڕەنینگ کۆستیان بڵین ئەو پارەی پێویستە بۆ بەردەوامبوونی. بەتەکید ئەمە ڕێژەکەی زۆر کەمترە بێ لە جۆرەکانی تری بەرهەمهێنانی وزەی کارەبا. بۆ نمونە تۆ ئەگەر جەنەرەیتەرێک هەبێ یان بڵین کە کارەبات بۆ دروست دەکا، بەتەکید تۆ پێویستت بە فیولە چ گاز بێت چ بەنزین بێ شتی تر و هەروەها بە جۆرەکانی ترش. بۆیە ئەم جۆرەیان جۆرێکە تێچۆکەی کەمترە بە ئەگەر بەراوردی کەین بە جۆرەکانی ترەوە. بۆیە دەبینین خواستێکی زۆری لەسەر و هۆکاری تریش هەیە کە بۆ بەکارهێنانی وەکو دەڵێ وزەی خۆر بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا. هەوڵ دەدەین ئێمە ئەم بابەتە شی بکەینەوە. بێگومان سوودوەرگرتن لە وزەی خۆر بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا لە ڕێگەی سیستمەکەوە دەبێت کە پێی دەڵێن سۆلەر سیستم یان بڵین سیستمی ڕۆژ یان بڵین تاقە شەمسی بە عەرەبیەکەی. ئەم سیستمە لە چەند بەشێک پێک هاتووە. هەوڵ دەدەین لە ڤیدیۆ یەکەممانە بە گشتی تشک بخەینە سەر ئەم سیستمە بەشەکانی چییە و چۆن بەکاردێت و بۆ ئەوەی بەڕاستی بەرچاوڕوونیەک بدەینە خەڵکی ئەوەی کەوا گرنگی بەم بابەتە دەدایان دەیەوێت بەڵام ئەم سیستمەی هەبێ یان سیستمەکەی هەیە دەیەوێت زیانیاری زیاتری لەسەر بێ. ئامانجمان لەم ڤیدیۆیانە ئەوەیە زیاتر خەڵکی شارەزایی بەم بابەتە پێیا بکا و کاریگەری کەمکردنەوە یان بڵین کاریگەری ئەو گۆڕانکاری کەشوهەوا لەسەر وڵاتان و بەتایبەتی لە ناوچەی عێراق کە زۆر کاریگەری هەیە کەمیکەینەوە. بێگومان ئەمە سوودی بۆ کوردستانش دەبێ و خۆمان دەزانین ئەم کاریگەریانە لە کوردستانشا لە زۆر شوێن دەرکەوتووە. ئەمە مەبەستمانە لە ڤیدیۆکە و هەوڵ دەدەین چەند ڤیدیۆیەکش بکەین ئەم سیستمە کە بەشە بۆ هەر بەشێکی بەوردی بێین ڤیدیۆیەکی لەسەر بکەین یان بڵێن بەشێ ڤیدیۆیەکی لەسەر بکەین تاکو ڕوونی کەینەوە بە تەواوەتی چۆنە ئەم بەشە و چۆن دەتوانین ئێمە سوودی لێوەرگرین و هەروەها بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێ ئەم سیستمە دادەنن دەیانەوێ بزانن چەندێکیان پێویستیان وەکو دەڵێ چەند ئەمپێری پێویستە بزانن تێچۆکەی چەنە. تەسەورەکەم دوای بینینی ئەم ڤیدیۆیانە ئەو کەسانە ئەگەر پسپۆڕیشان هیچ عیلاقەی بە کارەباوە نەبێت دەتوانن بۆ خۆیان بیری لێ بکەنەوە چەندێکیانەوێ چەندی تێدەچێ. ئەمە بەرچاوڕوونیەکی باش دەدا بۆ خەڵکە. بۆیە هیوادارین پاڵپشتمان بن بۆی بتوانین بەردەوام بین و بتوانین خزمەتێک لەم بوارەیە بکەین کە پێمان وایە بوارێکی گرینگە، هەم لە ڕووی ئەوەی ژینگەی خۆمان دەپارێزین هەم لە ڕووی ئەوەی بەڕاستی هاوڵاتیان لەو بارودۆخە کارەبایی ئێستا کە بە خۆمان دەزانین ینی کارەبای نیشتیمانی بەشێکە ئەوەی تر لە ڕێ ئەو مۆریدەی گەڕەکەکانەوەی و ئەوەش نرخەکەی زۆر گرانە، بارگرانیەکی زۆر خستۆتە سەر هاوڵاتی. چۆن دەکرێت ئێمە ئەمە بەکاربێنین و دەکرێت لە قۆناغەکان کە یا پرۆژە پێشکەش بکرێت بە حکوومەت و بەلایانی پەیوەندیدار چۆن سولفە بدەن بە خەڵک بۆی بتوانێت ئەم سیستمەدا بنا و بتوانین زیاتر سوودی لێوەرگرین. بە هیواین هەموو لایەک سوودی لێ ببینن وەکو دەڵێ پاڵپشتمان بن تاکو بتوانین زیاتر بەردەوام بین.